درباره وی مشاره جبو گوتبیشن زیادتر میوانداریا برس آری حسین چالاکوان مدنی و مامۆستای بەری زمانی کوردی لە ئەڵمانیا یەکیریە. مامۆستا ئاری تو بخێرات. بەڕێز ئاری حوسێن سڵاتان لە بێم کاتتان باش. دۆخی زمانی کوردی ئێستا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە چ دۆخێکدایە؟ سڵاو ڕێز بۆیەوە بە ڕێزان هەروەها بینەرانی کوردستان 24. بەڕاستیە پێشەوەی کە وڵامی پرسیارەکە بەمە دەبێت ئەمە چاوێک لەو مێژووە بگرین کە چۆن هەروواکە کات جیواریش لە ڕپۆرتاژەکەی ئاماژە بێتەکەی لە هەموو شار و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە فێربەی زمانی کوردی دروست بووە، دەبێت ئاوڕێک لەو مێژووە بینەوە کە چۆن بووە کە وای لێ هاتووە. لە ڕاستیە دوای کۆتایی خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان و دواتر کە وەکو بڵێ بۆشاییەکی خەبات لەناو ڕۆژهەڵاتی کوردستانە دروست بوو، ئەنجومەن ئەدەبیەکان کە زۆرتر لە بواری شعر و ڕۆمان و چیرۆکە کاریانە کرد دەستیان بەکار کرد لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانە. ئەو ئەنجومەن ئەدەبیانە ڕێک خران، هەروەها گۆڤارگەلێ وەکو سروە کە کاریگەرێکی زۆر گرنگی بووە لەسەر ئەو ڕەوتە یا بڵێن ئەو ڕەنسانسە کولتوریە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەستی پێکرەوە، هاوکات لەگەلەوە بە پەرەسەندنی زانکۆکان و زۆربوونی ڕێژەی خوێندکارە کوردەکان. لە ڕاستی ئەنجومەنە کوردیەکانیش ئەنجومەنە ئەدەبیەکانیش لە زانکۆکانە دامەزراندووە. ئەمە وەکو کولتورێک وەکو شێوازێکی تازە لە خەبات ئەتوانین چاوی لێ بکەین کە دەستی پێکرد. هەروە ئەوەش بزانین کە هەر لەو سەردەمانەدا دوای کارەساتی بەتایبەت کارەساتی هەڵەبجە بە جۆرە دەرفەتێک ئەخولقا بۆ خوێندکارە کوردەکان کە بتوانن بە یادمان و یاداوەری کارەساتی هەڵەبجە و کۆڕ و کۆبوونەوەی شعر و ئەدەبیاتی کوردی بە شێوازێ ئەمە بوو بە هۆکارێکی سەرەکی بۆ دەستپێکی قۆناغ. بەڵام با من یەک ڕستەی تریشکە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم، ئەویش ڕوانینێکی تازە بوو کە لەناو ڕۆشنبیران و هەروە چالاکان و کۆمەڵگا بە قام دەستی پێکرد بۆ زوان ئەگەر پێشتر وەکو ئامرازێکی تەنیا خوێنەوەیکی میکانیکی لە زوانەکرا کە فقط ئامرازێکە بۆ پەیوەندی لە ڕوانینی تازە زوان بوو بە کۆڵەکەی شناس، بوو بە کۆڵەکەی ڕوانینی دنیا و ئەو کاتە تۆ دەتوانی کە بڵێ من بوونم هەیە کە بتوانی کە بە زوانی دایکی خۆت بتوانی ئەو بوونی خۆتە نیشان بدەیت. فەرمووکە باشە کەواتە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ بربەستێک ڕێگریەک هەیە لەلایەن دەوڵەتەوە کە نێڵن منداڵانی کورد فێرە کوردی ببن؟ لە ڕاستیە لەناو یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیە خۆی بەندێکی هەیە پێڵەن بەندی 15 گەر هەڵە نەبن لەویا باس لەوەکە کە گوایە دەوڵەت ڕێگری لەوەی کە بە زوانی دایکی یا زوانی دایکی فێر ببن ناکرێت. بەڵام لە ڕاستیە یاسا شتێکە و ئەمری واقعەکە ئەوە کە ئەیبینین شتێکە. هەر نمونونەکەی لەناو ڕپۆرتاژەکەیش ئاماژە پێکرا بۆ نمونە زارای نیشتمان کە ئەبینین دەخرێتە بەندی خانەوە. لە ڕاستیە گوشارێکی شاراوە هەیە دژ بە و ئەنجومەن و ڕێکخراوە و NGO ئەو کەسانەی کە خەریکن لەو بوارە کارەکەن. بۆ نمونە زۆربەی ئەو NGOانە بەرحاڵ دەبێت یارمەتی بدرێت لەلایەن دەوڵەت و یا لەلایەن کەسانێکی ترۆ، بەڵام ئێمە ئەزانین کە بەرگری لێ ئەگیرێت یا ئەوەی کە تۆ گەرەکردێ کۆڕێک کۆبوونەوەیەک یا حتا دەورەیەکی خۆلێکی فێرکاری بەڕێوەبەی زۆر جار مەجبوری بچیت کە داوای ئەوە بکەیت کە ئیجازت پێ بدەن، بەڵام بە هۆکارگەلێکی زۆر عەجیب و غەریب جاروبار ئەو ئیجازەتە پێ نادەن و بە شێوازێکی وتم ناشاراوە، یعنی دیار نە بەزەقینە، بەڵام بە شێوازی ناشاراوە لە ڕاستیە بەردەخەنە بەرپێت و نایاڵە. بەڕێزاری لەو کۆلەنەوە راپۆرتەکەشا هەبوو باوکێک باسی لەوە کردوتی ئێستا من لەژێر فشاری مناڵەکانم کە فێری زمانی کوردی بم. چی وای کردو منداڵەکان خۆیان گەرم و گۆڕن بۆ فێربوونی زمانی کوردی، هەرچەندە بێگومان بەشە لە دایک و باوکانی شەمان هەستیان هەیە، بەڵام ڕەنگە لەنا ئەوان کەمتر بێت. ڕەنگە باوکێک بڵێ من تازە تەمەنێکم کردو چ پێویستم بەوەیە فێر ببم یاخود فێر نەبم بە ڕێنووس و زمانی کوردی. چی بکرێت ئەمە بگاتە تەواوی چینەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ژن بە پیا و بە مناڵ؟
لە ڕاستی هەروەکە سەرتاش ئاماژەم پێکرێمە وەکو کولتورێک یا وەکو ڕەنسانسێکی کولتوری لێ هاتووە هاوکات لەگەڵەوەی مێشە ئەوەیش لەبەر چاو بگرین کە لە ماوەی 20 ساڵی 30 ساڵی ڕابردووە ئەو بەرهەمە کولتوریانە کە دروست بووە بۆ نمونە شارەکانی خوالە خۆشبوو مامۆستا شێرکۆ بێکەس مامۆستا جەلال مەلێکشە هاوکات ئەو ڕوومان و چیرۆکانەکە ئەو بەرهەمانەکە بەرهەماتون وەکو مامۆستا عەتانەهای وەکو مامۆستا بەختیار عەلی وەکو کەسانێکی زۆر کە بەرحاڵ ئەم بەرهەمە کولتوریانە بڵاو بۆتە ناو کۆمەلگا بەرحاڵ خوێنەریش هەستی بەوە کرد کە پێویستەکە بەم ئەم زمانە ئەم بەرهەمە کولتوریانە کە بە زمانی دایکی خۆشیەتی بتوانێت بەرەو ڕێی بڕوانیانە ئەمە شتێکی سێ چوار ڕەهەندیە هەم ئاڵوگۆڕێک بەسەر ڕوانین بە زمانە پێک هاتووە هاوکات لەگەلەوە بەرهەم هاتووەتە ئاراوە و خەڵکیش بە شێوازێ بەرەو ئەو بەرهەمانە چوون وە گەڕانەوەیەک دروست و هاوکات لەگەڵ ئەویشمان لەبیر نەچێت کە ڕەوتێکی بڵێن یونیڤەرساڵ لە هەموو دنیا بەرەو شناسخوازی و چونکە زوان کۆڵەکەی سەرەکی شناسخوازی ئەوەیش دەورێکی گرنگی بووە بەڵێ کاکاری ئەگەر بە کورتی وەڵام بدەوە بەڕێستان لە ئەڵمانیان مامۆستای زمانی کوردیشن بە هەزارەهان ئێستا کورد مناڵی کورد لە ئەڵمانیا هەن کە لەوانەیە زمانی دایکیان وەکو پێویست نەبێت لەوێش ئێوە ڕۆڵ دەبێنن بۆ ئەوەی کە مناڵی کورد فێرە زمانی کوردی بکەن فێرە زمانی دایک بکەن زۆر وڵا بن با من شتێک ڕاستکەمە من ڕاستی مامۆستای زمانی کوردی نیم دیار لەو کاتێکە لە ڕۆژهەڵات وڵای نووسراوە مامۆستای زمانی کوردی بەڵام پێشتر بەڵێ چالاکی خوێندکاری بووم لە ڕاستیە لەگەل NGO ئەو هینانە هاوکاریم بووە بەڵام خۆم وەکو مامۆستای زمان قەت نەبوومەوە بە ئەو هەڵە ڕاست بێتەوە بەڵام زۆر ئەنجومەن و ڕێکخراوەش لە ئوروپا هەیە ناوەندی کتێب هەیە کە هەوڵەدەن کە کتێبی کوردی بڵاوکەنەوە بەڵام لە ڕاستیە وەکو گلەییەک لە دانیشتوانی دیاسپۆرای کورد بکەم ئەو شێوازەی ئەو چاوەڕوانیەی کە ئێمەوانان هەمانە لە دایک و باوکانی دانیشتووی دەرەوەی وڵات کە مناڵەکانیان بۆ ئەو کۆڕانە بنێن یا هاوکاری بکەن یا بەرەو بڕۆن بەرەو ئەوەی کە هان بدەن کە کەسانی بێن و ئەو شتانە بکەن لە ڕاستیە زۆر لاواستن لەو ئاستەیە کە چاوەڕوانیەک بەتایبەت بەهۆیەوەی کە لەگرا بەرحاڵ زۆر ئاسان بتوانن بەرەو زوانی دایکی بڕۆن بەڵێ بەڕێزاری حسێن شاداکوانی مەدەنی و لە ئەڵمانیا و لەگەڵماندا بیسپاس بۆیەوە زۆر سپاس